ئەمە یەکەم دیمەنی کۆبوونەوەی ئیداری شاری هەڵەبجە و لایەنە سیاسیەکانە لە سەرەتای ساڵی 90ەکان بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە و لابردنی دیاردەی چەکداری لە ناو شاردا. کۆبوونەوەکە مەڵبەندێکی بزوتنەوەی ئیسلامی و کاتە کە عەبدوڕەحمان عەبدوڕەحیم بەرپرسی مەڵبەندەکە سەرپەرشتی کردووە. ئەماش یەکەم کۆبوونەوەی حیزب و لایەنە سیاسیەکانی هەڵەبجەیە پاش 2 ڕۆژ لە بەفەرمی ناساندنی هەڵەبجە وەک 19مین پارێزگای عێراق لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆبوونەوەکە لە مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری بەڕێوە چووە و هەمان کەس سەرپەرشتی دەکات بۆ ڕێکارەکانی دوای بە پارێزگابوونی هەڵەبجە. ئەم هەرێمەی کوردستان زۆر پێویستی بە هەڵوێستێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم کە لە کاتێکە کەعبە نوێیەکرایەوە کێشە دروست بوو لەسەر هۆزەکان کێ بتوانێت بەردەڕەشەکە لە شوێنی خۆی دانێ. ئەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات و هەمویانی ڕێخست بەوەی بەردەکەی بە دەستی مبارەکی لەسەر چاکی ئاباکەی دانا و هەریەکێ سوچێکیان هەڵگرت و بەرزیان کردەوە و بەوەی کێشەکەیان حەل کرد و هەمویان بوونە خاوەنی دانانەوەی بەردەکە. ئەو سنەتەی پێغەمبەری سەروەر صلی الله علیه وسلم ئێمە کردومانەتە هەوێنی کار بۆی هەمیشە بەتیم کارکەین، بۆی هەمیشە هەموو لایەک هاوبەشکەین لە تەعاون و هاریکاری بۆ پرۆسەی بەڕێوەبردنی ئەم هەرێمە. بۆی ئێمە بەڕاستی گرنگە بەلامانەوە هەموو لایەنەکان خوێنەوەیان بۆ بکرێ بەشدار بن وەکو تیمێک لە بڕیارە دواتر هەموو کەس خۆی بە خاوەنی بزانێ. ئەگەر سەرکەوتوو بووی هی هەموویەتی خوا نەخواسە شکستیش بوو هی هەموویەتی. بۆ ئێمە هەر لە سەرەتای ڕاپەڕینەوە بەو نەفەسە ئیشمان کردووە هەتا ئێسەیش بەردەوام ئیشمان لەسەرەوە کردووە چونکە ئەم هەوڵانەی کە هەیە پێویست بەوە کە بەڕاستی ڕەنجی هەموو لایەک بەر خوێندنەوە بکەوێ و کەزون نەبێ و هەموو کەسێک بزانێ ڕۆڵی خۆی هەیە. کۆمەڵی قوربانیانی کیمیای بارانی هەڵەبجە ستایشی ڕۆڵی کۆمەڵی دادگەری و بەرپرسی مەڵبەندەکەی لە پارێزگاکە دەکات بۆ هەوڵەکانیان لە بە پارێزگابوونی هەڵەبجە. لە مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە شادیارە بەڕێزیان وەک کەسی یەکەم یان وەک کەسێک کە لە سەرەتای ئەم پرۆسەیەوە دەوری کاریگەری هەبووە و دواتریش لەو بۆردەی کە لە ئەنجومەنی وەزیران دروستکرا کە ئەو کاتە بەڕێزیان وەزیری ژینگە بوو کە لەو بۆردەش هەبوو و دوای بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەش ئەو بیرۆکەیە کە پێکەوەیی توانی ئەو پرۆژە یاسایە ئەو پرۆژە یاسایە لە پەرلەمان بکە بە یاسا کە خۆشبەختانەوە جێگەی خۆشحاڵی بۆ هەموو گەلی کوور و بەتایبەتی بۆ هەڵەبجەیەکان. ئەو بیرۆکەیەش کە چۆن بتوانین دوای ئەو بڕیارە لە هەڵەبجە پێکەوەیەک دروستکەین بۆ خەمخۆری ئەم شارە. ئەم بیرۆکە جوانانە لە بەڕێزیان دەوەشێتەوە بەردەوام و ئێمە وەک کۆمەڵە سپاسیانەکەین و سپاسی کۆمەڵی دادگەریەکەین کە کەسێکی ئاوای ڕاستپاردووە بۆ ئیدارەدانی پارێزگایەکی قوربانی هەرێمی کوردستان. کۆمەڵی دادگەری لە قۆناغ و وێزگا جیاوازەکانی ڕابردوودا ڕۆڵی سەرەکی هەبووە و خەمخۆرێکی دڵسۆز بووە لە بە پارێزگابوونی هەڵەبجە. لە مەیدانی کار و پرۆژە و یاداشدا سەرمەشق بووە و هەردەمەوڵی داوە چەترێک بێت بۆ کۆکردنەوەی گشت پێگاتە و حیزبەکانی پارێزگاکە تا ئامانجە گەورەکە کە بە فەرمی ناساندنی هەڵەبجە بوو وەک 19مین پارێزگای عێراق. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.